سپاس و ستایشی بێ پایان بۆ خوای پەروەردگاری جیهان. درود و سلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کەوتا زەمان. خۆشەویستەکانم، برا ئازیزەکانم، خوشکە بە ڕێزەکان، لە زنجیرە باسەکانی ئادابە شەرعیەکانە ئەمڕۆ باسی ئەدەبی داواکردنی ڕزقەکەین، کاسبی. طبعا کاسبی خۆشەویستەکانم سنەتی حیاتە. خوای تەعالا کردوێتە عیبادەت، کاسبی عیبادەتە ئەگەر زەوابەتە شەرعیەکانی تیا جێبەجێ بکەی، یعنی ئەگەر پابەند ببی بە شەریعەتی ئیسلامەوە. مسلمان خوای گەورە فەرمانی پێ کردووە کە لەسەر زەویە کۆشش بکە و هەوڵ بدا کاسبی بکە، بەڵام ئاگات لێ بێ لەگەڵ کاسبەکە ئەبێت تەقوای خواتە بێ، یعنی ئەبێ خۆت لە نافەرمانیەکانی خوا بپارێزی و ڕازگۆ بی و ئەمانەت پارێز بی و دەستپاک بی و دوور بگری لە حرام. خوای تەعالا فەرمێ هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه. خوای تەعالا ئەم زەویەی بۆتان زەلیل کردێ بۆ خۆتان بگەڕێن تایە، کاسبی بکەن، هەوڵ بدەن، تجارەت بکەن، کۆشش بکەن. خوای تەعالا لە کاتی عیبادەتەکانە کە نوێژی جمعە عیبادەتێکی زۆر گەورەیە، ئەفەرمێ فإذا قضيت الصلاة، ئەگەر نوێژی جمعە تەواو بوو یەکسەر چی بکە؟ فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله، بڕۆن بگەڕێن بەسەر زەویە و بەدوای ڕزقی حەڵاڵا بگەڕێن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ مسلمانێک نانێکی نەخواردووە ئەوەنەی ئەو نانە حەڵاڵ بێ کە بە عەرەقی ناوچاوانی خۆی دەریهێنابێ، بەدەستی خۆی ئیشەکەی کردبێ. بڕێ ئادابمان هەیە بۆ کاسبیکردن، ئاگاتان لێ بێ. یەکەم، دائما نیەتت پاک کەرەوە کاتێک کاسبیەکەی، چونکە بە نیەت کاسبیەکەت ئەگۆڕێ، لە عادەت و ئەبێ بە عیبادەت. یعنی ئەگەر نیەتت نەبێ عادەتێکە هەموو ڕۆژە هیلاکە بی، ماندوو ئەبی، مناڵ بە خاوەنەکەی شوک لە ئەخیرش کەسش پێی نازانی، نە ژن پێزانێ نە مناڵیش پێزانێ، یعنی بەلاش و حەلاش دەرەجە. بەڵام ئەگەر نیەتت ئەوە بێ کە تۆ دوورەگری لە حرام، ڕزق بۆ مناڵەکانت دەرەکەی، ماڵ و مناڵی خۆت نایەوی سوال بکەن، ئەو کاتە بەو نیەتە ئەبێ بە عیبادەت، یعنی ئەگەر کەسیش پێی نەزانێ تۆ عیبادەتێکت ئەنجام داوە. یعنی نیەتەکەت چی بێ؟ نیەتەکەت ئەوە بێ کە خۆت لە حرامە پارێزی، یعنی لە ڕزقی حرام، لە سوالکردن، ماڵ و مناڵەکەت ئەپارێزی، واجباتی خوا جێبەجێ ئەەکەی، سوودیش ئەگەیەنی بە خۆت و بە خەڵکی تریش، خەڵکی تریش ئیسفادەت لێەکە. ئیسا ئەوانەی کە دەوڵەمەندن ئەم مزگەوتە دەوڵەمەندەکان دروستیان کردووە کاک، یعنی ئەگەر پارەت نەبێ ناتوانانی ئەوە بکەی، بەس بە پارە هەیە بۆیە ئەوە ئەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ بەدوای ڕزقی حەڵاڵە بگەڕێت و مەبەستی ئەوە بێ خۆی بپارێزێ لە حرام، هەرچی هەوڵێک ئەدا گشتی بە عیبادەت بۆی نووسراوە. ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ، ئەمە ملاحەزەیە زۆر گرنگە، ئەو کەسەی کە هەر ئیشێکەکە پێشان بە شارەزایت هەبێت لە بواری شەرعیە لەو ئیشە. بەڕێزان، تۆ کاسب و تجارەتەکەی هەوڵ دە شارەزایت هەبێت لە تجارەت حەڵاڵ و حرامەکەی بزانی. تۆ دکتۆری شارەزایت هەبێت لە تۆ بزان شەرع دەربارەی تۆ بەڵێ چی، نەکا پەنێ بدەیت و دوایی دەی پرسیارەکەی، پەنێ مەدە ئینجا بێ پرسیار بکە. تو هەر ئیشێکەکەی، هەر ئیشێک پێشا معلوماتێکی شەرعیت هەبێت دەربارەی ئیشەکەت بۆی لە حرام خۆت بپارێزی و حەڵاڵ ئەنجام بدەیت. ئیمامی عومەر ئەگەڕا بەناو بازاڕە، هەر کەسێ معلوماتی لەسەر شەریعەت نەبووە ئەوێت بڕۆرە بۆ ماڵ کاسبی مەکە، ئیلا ئەبێت لە شەرع بزانێ و جا کاسبی بکەی، بۆی حرام نێنیتە ناو بازاڕی مسلمانانەوە. دووهەم شت، پشت بەخوای گەورە بۆ سەکاتێک دەرەچی لە ماڵ بۆ کاسبیکردن، پشت بە ئەڵڵا ببەسە، تەوەکل بەسە سەر ئەڵڵا، تو ئەسباب بەگریتە بەر، بەڵام پشتیش بەخوای پەروەردگار بوەسە. هەر کەسێ پشت بەخوای پەروەردگار بەسێ، خوای گەورەی بەسە، ومن يتوكل على الله فهو حسبه، خوای بەسە. حتى پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەیە زۆر جوانمان بۆ تێرێتەوە، ئەفەرمێ ئەگەر ئێوە پشت بەخوای پەروەردگار بۆسن و هۆکارەکان بەجێ بێنن، چۆن تەیر دەرئەچێ لە ماڵ بەیانی، دەرئەچێ کۆشش ئەکا، بەدوای ڕزق ئەگەڕێ، ئێوارە دێتەوە مەعیدەی پڕە، بەشی مناڵەکانیشی جوجگەکانیشی هێناوەتەوە، عینەن خوا ئەوە ڕزقی ئێوەی شەدا. بەڵام بەو مەرجە پشت بەخوا بە جوانی بۆسی و نیەت خۆت پاک بکەیتەوە. سێم بەڕێزان، بەدوای ڕزقی حەڵاڵا بگەڕێ، قەت نزیکی گومان نەبیتەوە، خۆت مەخە ناو گومانەوە، ئەوەی کە حرامە و گومانی تایە ڕیبا و سوود لە هەموو بە هەموو شێوەکانی خۆتی لێ بە دوور بگرە، غەش مەکە، دزی مەکە، بەرتیل وەرمەگرە، غەسپ و ماڵی کەسیش داگیر مەکە، ئاگات لێ بێ. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرمێ یا ئەیها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا وريابا. خوای تەعالا طیبە و تەنها طیب وەرەگرێ، یعنی خوای تەعالا پاکە و جوانە و هەموو کارەکانی ڕێک و پێکە، بۆیە شتی ڕێک و پێک و حەڵاڵ نەبێ قبولی ناکە خوای تەعالا. ئیمامی ئەبوبەکر ڕۆژێکیان عەبدێکی هەبوو، خزمەتێک کرد و ئیش و کاری بۆ کرد و یعنی لەسەر ئەوە وەکو بڕێی ئەژیا ئیمامی ئەبوبەکر، یعنی کاتێک خەلیفەی مسلمانان بوو، ڕۆژێکیان عەبدەکە هاتەوە شتێکی بۆ هێنا، خواردنێکی بۆ هێنا، ئەویش
خواردی دوسێتی کەی لێ خوارد وتی ئەزانی خەلیفە ئیمانداران من ئەمە چیە هیچیە وتی هیچیە وتی وەڵام ئەمە کاتی خۆی بۆ کابرایەک ڕۆقیەم کردووە لیم نەئەزانی بەڕاستیان خەڵەتانم و ئەوە ئێستا ما ئەوەکو هینێکە هەدیەیەکە لە جاتی وەدایکم یەکسەر ئیمامی ئەبوبەکر پەنجەی کردە قوڕیا هیچی لە مەعیدانێ ئەڵە هەر هەمووی هەڵهاوردەوە وتی بەنانی حرام يعني چونکە ئەوتیکەیە کە چۆن ناو مەعیدەتەوە ئیتر جەستەت ماوەیەکی يعني لعبادات نبيه ودعاء قبول الله به بويا إمامي أبو بكر هنايا وين نيلا برا وسريا إمامي أحمد خوالي الرازي رحمتي خوالي به أويك يكك لمذهب كان إمامي أحمد عليك أبرايا كات بولاي خواردني بوي هنا إمامي أحمد بيري كردو أما أو زلامية كبيوندي لقل حكومات أزورة لقل دصلات داران يعني وكبل هذا الدول دصلات داران ولو عنيش تبني جار ئەوەی کە على دەور دەسڵاتدار شت وەرەگرێ هەدیە ومەدیەی زیادە وەرەگرێ هیچ جاسوسیەتەکەی و هیچ سیخوڕیەکەی و ئەمانە ئیمامی ئەحمەد وتی خواردنەکەت هەڵگرە و لێی وەرنەکرد چکە گومانی هەبوو خەڵکی چاک خۆی ئەپارێزێ چوارەم شت بەڕێزان لە ئەدەب لە معاملە و کاسبیە ئەوەیە ئینسان بەردەوام کۆشش بکە تەمەڵی واز لە تەمەڵی بێرە مەڵێ کاکە ئیش نییە مەڵێ کاسبی نییە وەڵڵی کاسبی هەیە بەس بعام خەڵکی خۆمان تەمەڵە بەڕاستی من یەک نمونەتان بۆ دێنمەوە بۆی بزانن ملەتی ئێمە تەمەڵە یعنی ڕاستەکە ئێمە تەمەڵین جاران زۆر بەمان من حتا تەمەنی منیش ئێمە ئەڕۆین بۆ بەغا و بۆ شارەکانی جنوب لەوێ ئیشمانە کرد کورد ئیشە کرد عەرەب دانیشت و گشتی بۆ خۆی موچەی باشیان هەبوو دانیشت و کورد ئەڕۆی لەوێ عەمەلەیە کرد کرێکاریە کرد شوانیە کرد ئیسەڕێک عەکسەوە بوو ئێمە ئەم گشتی کرد بە موچەخۆر ئینجا ئەوان دێن لەیرە ئیشەکەن کورد تەمەڵ بووە بۆ نمونە ئێمە ئەو بەردەمە بڕێ پایپماندانە ئەو بۆ ڕێگەورەکانە بۆ ئەوەی بەقاڵەکان نێنە بەردەمی مزگەوتەکە دەرگاکە داخل دەرگاکە بگرن لە کات خەڵکی دەرەچێ لە مزگەوت لە کاتی نوێژەکانە ئەو پایپانە کە هاوردماندامانە بڕیارمان داوتمان با دارێکیشی تیا بنێژین بەیانی خەڵک ئیسفادە لە سێبەرەکەی شیەکە ئێمە خۆ هەر پایپەکە دانێ ئێدار بنێژی ئەبێت چاڵێ بکەیت و دارەکەی تێ بخەیت ئیتر بڕیارمان داوتمان با کرێکات حاجی عوسمان و مامۆستا یوسف ئاگادارن و خەڵکی تریش ئاگادارە چەند کەسمان ئەهێنا ئیش بکە ئەهات کە دوو کەس لە زلە ئەهاتن ئیش بکەن ئیشی قوڵنگەیەکیان پێ بڕێهینا نەکرد و نەمان پشت مەڵپریا ئای پاقەراتم باوەڕەکەی کەسیان نەبوو دەقوڵ دەنە زەویەکە خۆ ئەم زەوێ ڕقەمانە چەند کەسمان هاورد کورد دوای مەوتم کاکە وتیان وەڵای مامۆستا کەس نایکە یێڕێ حەفارەی بۆ بێنی وتم بابا لەوە چەیسە خۆی لێرە بێیان باوکی لێرە بێ وتم کاک محمود هەیە ئەو عەرەبەکە تەلەبەی زانکۆیە تەلەبەی زانکۆ مەرحەلەی دوو بوو ئەو کات وتم ئەو کاک محمودم من زۆر جارێ بەم ئیشی پێکەم کاک محمود تەلەفۆنێکی بۆ بکەن بە ئەو بێت بیکە تەلەبەی زانکۆیە مەرحەلەی خەڵک شارەبانە زۆربەتان ئەوانەی خەڵکی ئەم گەڕەکەی ناس وەڵا کاکە هەر محمود هاتبوو طبعا یەکی 50 زانەنداوە خەڵکی تر کورد نەیەکرد وەلا نازانم تاقێک دو سێ ساعاتی پێ نەچوو حاجی عوسمان هاتم وتی وەڵا مامۆستا تەواوی کرد محمود وتم هەر تەواو وتم چەندێکی وەرگرتی وەڵا هیچی وەرنەگرت ئێمە چی ئەمە کە ئیشە ئاسی ئاوە فەرقەکەی خەڵک ئێمە ئیش ناکات خەڵک ئێمە تااقەتی ئیشکردنی نییە کاکە ئیش هەیە بەس خەڵک تااقەتی نییە خەڵک حەز لە نانی حازرەکە خەڵک حەز لە ئەنواع و ئەشکال یعنی من ناڵێم ئەمە تەبریر نییە بۆ حکومەت کە خەڵک تەعین نەکا من باس ئەوە ناکەم بەس بەعام ئێمە کشمان تەمەڵی و ئەمەش خراپە ڕۆژێکیان کابرایەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا بڕێ یارمەتیم بۆ کۆ گەنج وا هەیە تێتە لای من ئەڵێ مامۆستا یارمەتیم بە من هەر عەجایب عینەن گەنجێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تو بۆ سواڵەکەی وتی وەڵای چی بکەم ئەی پێغەمبەری خوا فەرمووی کێ 2 درهەمم پێدا وڵاتە مسلمانە 2 درهەمی دا پێی وتی ئەمە بە قەرزم 2 درهەمە ئەیدەم پێت بە قەرز ها یەکێک درهەمێکی بدەرە حەبل درهەمێکیشی بدەرە پاچێ دا پێ وتی بڕۆی لەو شاخە دار ببڕۆ بیتێرەوە وەڵا ڕۆی لەو شاخە داری هێنا و فرۆشتی و قەرزەکەیشی پێداوە 2 درهەمەکە و بڕێکشی بۆ ماڵ و مناڵ ئیتر وتی ئاوا فێر بە ئیش بکە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە زۆر لەوە باشترە بڕۆی سوال بکەیت و سەرت شۆڕ بێ لە ناو خەڵکە سوالکردن شتێکی زۆر عیبە یا داواکردن ئەوەنە ئینسان داوا ئەکات عیبدارە بێ بەڕاستی بەڵێ داود عليه السلام پێغەمبەری خوا بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باسەکە داود پێغەمبەر بووە مەلیکیش بووە ها بۆ معلوماتان پاشا بووە و پێغەمبەریش بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا فەرمێت كان داود عليه السلام لا يأكل إلا من عمل يده تعجبە يعني لەوانەیە گەشتان عەجایبتان داود عليه السلام إلا بە ئیش و کاسبی خۆی نانێ موچەی وەرناگرت
مەلیک بووە پاشای دەوڵەت بووە و پێغەمبەری خوش بووە ئیلا کاسبیەک ئیتر طبعا کاسبیەکە گونجاو وایە بۆ یعنی سیرکرد بەڕێزان یعنی پێغەمبەرەکان بە هەوڵ و کۆشش هەوڵیان داوە ئێمە زۆر بمان حەز لە تەمەڵی ئەکەین بەڕاستی ڕۆژێکیان عەبدوڕەحمانی کوڕی عەوف سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ لە مەکەوە کۆچیان کرد بۆ مەدینە هەرچی سەرۆت و ماڵ و سامانیان کشیان لیان سن خەڵک مەکە کافرەکانی مەکە کە هاتنە مەدینە هیچیان نەبوو هیچ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسلمانێکی خەڵکی مەدینەی ئەکرد بە برای کەسێکی خەڵکی مەکە بۆی بیواتە ماڵ و لەگەڵ بژێن هەتا ماوەیەک عەبدوڕەحمانی کرد بە برای سەحابەیەکی تر خەڵکی مەدینە بردێ ماڵ و یەکسەر وتی کە ئەم خانەیە ئەکەمە دکتۆر کوتێکی بۆ تۆ کوتێکی بۆ من هەرچیشم حەیە ئەکەمە دکتۆر لێ هەر ئەو شەوە ئەیوتی ماڵت ئاوای من هیچم ناوێ ئەیوتی چۆن وتی بەس ڕێگای بازارم پێ پیشاندە و بزان لە بازار چۆن ئیشەکرێ هەر ئەوەنە دوای ئەوە عەبدوڕەحمان لە ماوەیەکی کەما 3-4 ساڵ بوو بە یەکێک تر لە دەوڵەمەنە گەورەکانی ئیسلام و یارمەتی خەڵکێدا و یارمەتی مسلمانانێ خەڵک ئاوایە یعنی سەحابە ئاوا بوون بۆیە توانیانە ژیان هینکەن پێنجەم ئەبێ قەناعەتیشمان هەبێ براینە قەناعەت لەناو ملەتی ئێمەیە زۆر جار قەناعەت نییە قەناعەت و ڕازی بوون بە کەم ئەتوانی بگەی بە زۆر ئیسا ئێمە من زەلامێکە ناسم برادەرمە ئەڵێ من ئیشی گەورە نەبێ نایکەم سواڵەکە مناڵەکانی سواڵەکەن حاڵیان زۆر خراپە لەواچێ بێژم 7-8 هینی لەسەر لە محکەمە لەبەر پارەی خەڵکی خواردن نایداتەوە ئەڵێم بۆ ئیش ناکەی ئەوانە زلە دوو کوڕی هەیە ئاوا گشتیان زلە ئەڵێم بۆ ئیش ناکەی کاکە ئەڵێ وەڵڵا من ئیش گەورە نەبێ نایکەم عیبە پیاوەڕە ئیش بچووکە ئەمە خۆش تۆ لە ئیشی بچووکە دەست بێ بکە تا بگەی بە ئیشی گەورە وەڵڵا بەرا من ئیش گەورە نەبێ نایکەم من ئیش گەورە لەکوێ بۆ بێنم تجارەت و چل دەفتەر بووە ئەم جا بیداتە ئاوا بە یەکجا ئەمە ئیشی گەورەیە ئیشی گەورە ئاوایە لا حول ولا قوة إلا بالله بۆیە ئیمامی عەلی ئەفەرمێ قەناعەت مڵکێکە کە هەرگیز نافەوتێ هەموو شتی ئەفەوتێ بەس قەناعەت مڵکێکە قەت نافەوتێ شەشەم ڕاستگۆیی و دەستپاکی لە معاملەیە هەر کەسێ ڕاستگۆ بێ و دەستپاک بێ لە معاملەکەیە سەرەکەوێ هەموو عالەم خۆشیانەوێ بەڵام ئەگەر کەسێ ڕاستگۆ نەبێ بەڕاستی ئەیدۆڕێنێ بۆیە وتراوە بازرگانی ڕاستگۆ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم بازرگانێکی ڕاستگۆی دەستپاک لە ڕۆژ قیامەتە ها لەگەڵ کێ ها لەگەڵ پێغەمبەرانە ها لەگەڵ شەهیدانە ها لەگەڵ ڕاستگۆیانە هەلەگەڵوانە بازرگان زۆر موهیمە ئەگەر ڕاستگۆ بێ لە حەدیثێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی معاملە ئەکا ئەفەرمێ دوو کەس ئەگەر کڕیار و فۆرشیار ئەگەر هەردیان ڕاست بکەن خوا بەرەکەت دەخاتە ئیشەکەیانەوە بەڵام ئەگەر فێڵ بکەن عیبێ لە تشتەکەیە باسی ناکە نقصانێکی تایە باسی ناکە ئەفەرمێ خوا بەرەکەتی تیا هەڵەگرێ ڕاستە لەوانەیە بڕێ پارەی دەستکەوێ بەس بەرەکەتی تیا نامێنێ ئێوە خۆتان تەجروبەتان نەکردووە لە هەر کەسێ شتێکتان کڕی بێ فێڵی لێتان کردبێ دووبارە نەڕۆیتەوە بۆ لای ئەوە بەرەکەت نەمانەکەیە بەڵام ئەگەر کەسێ ڕووخۆش بێت و ڕاستگۆ بێت و فێڵی لێتان نەکردبێ با پارەیەکی کەمیشی لێتان وەرگردبێ گشت جارێت و حەزەکەی بڕۆیتەوە بە لای ئەوە بەرەکەتەکەیە یعنی دڵت ئەڕوا بۆ لای وازێنان لە غەش و فێڵ بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەکی بینی دوکاندارێک بڕێ خواردنی دا نابوو تۆزێ نزیک بۆ دەستی لەدا سەیری کرد لە ژێرە تەوقە لە معنەوە زەوقە تەماتەیەکی جوان من نمونەی تەماتە تێرمە خۆی تەماتە نەبوو یا خورما بوو یا گەنم بوو بەس سەیری کرد بەقاڵەکانی ئێستای خۆمان طبعا هەر مەوزوع بەس بەقاڵ نییە بەعام يعني حتى سيارة فرۆشیش ئەوەش یا لە معرەز یەک پۆلیشێکی جوانێکات دوای هەفتەیە سەیرەکەی سیارەکەشی شوختە هەی قیام من کڕیم هیچ شوختێکی پێوە نەبوو سیارەکە گشتی شوختە تێگەی سەیری کرد تەماتە لەمانەوە زەوقە و لە ژێرە تەوقە ئەی فەرمووی ئەمە بۆ واتە کردووە کابرا وتی وڵای پێغەمبەری خوا ئەوە باران دایلێ وتر چی بکەمەوەمانە ئەیوتی هەمووی بخساتە سەرەکەتە دیارە چاکە بۆ خراپەکەی خەڵکێ وتی وڵای تر فەرمووی من غەش فەلەیسە مینە فەرمی هەر کەسێ غەش بکە لە ئێمە نییە لا يمنيه هي أوي بركة نامينه. إمام أبو حنيفة بو معلومات أنا سأمن منانا كان شن جوانا. إمام أبو حنيفة روجي كان قماشك جاء إمام أبو حنيفة قماش فروش بو دكاني قماش يابو قماشك عيبك كتابو عيبك الشارع ولا قماشك أبو بارشة قماشة بخدمت كارك أوي كشاغردكي بشاغردكي بتوبو يوتي أما أجات لي بين نيفروشي إلا أبي بلي بو كسبلي مع عيبك كتاب. بەڵام ڕۆژە هاتۆ وتی کوا قماشەکە وتی وەڵا فرۆشت ئەیوتە کابرا کە عیبەکەی تیاوتی نەوەڵا نەموت ئەیوتی ناسی وتی نەوەڵا نەمناسی وتی بەخوا لەبیرم چوو
الله إمامي أبو حنيفة طبعا قازان باشي لو ما شك الله إمامي أبو حنيفة هرهمو أو قازان جي كرد خير وتي نابێت بڕی ئەو پارە بۆ من حرامە ئەو پارە بۆ من حرامە پیاوچاکان ئاوا بوون بەڕێزان بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ عدل عدالت لە معاملەیە یعنی مەسەن تۆ کێشانە و پێوانە لەمە زۆر ڕۆدا کێشانە و پێوانە خەت مەڕۆ خوای تعالی قورئان یەک سوورەتی لەسەر ئەمە دابەزاندووە ئەفەرمێ وەیل للمطففین وەیل بۆ ترازوبازەکان ئەوەیە کاتێ شت وەرەگرێ سەرقورس وەرەگرێ ئەڵێ گەنمەکە 51 کیلۆ حساب قاڵێ تاقە هین گەنهینەکەی هین هی فەردەکەیە ئەڵێ آخر فەردەکەی بە حەقی فەردەکەیە لەولاشەوە کاتی ئەیفرۆشێ 49 حساوەکە هەر حسابیشی بۆ ناکە ئەی قەینا تۆ بۆ کڕیت بە 51 بۆ ئەفرۆشت ئێمە لەو لە 97 ماوەیەک ئیشمانەکرد لەو ڕێگای باناسیاوە ئیشمانەکرد خەڵک بنزینی یاورد و زۆربەتانش لەوانەیە ئیشتان کردێ لەو شوێنە زەلام وا هەبوو کاتێک خەڵک مناڵ و گەنج و ئەمانە ڕۆیشتن بە عەلاگە بنزینیان هێنا گازیان هێنا نەوتیان هێنا کاتی ئەیان هێنا هەنێ بۆ ئەڕۆی ئەیانسەن بە جلیکان ئەیانسەن ئەوی کە ناو جلیکانەکە گشتان ئەوانەی گەورەن ئەزانن من چێڵێم بە جلیکانی ئەبوو تاجەی کڕی جلیکانی ئەبوو تاج 25 لە ترێگرت کاتێ مناڵەکە گەنجەکە ئەیوت فەقیرە تر چی بکە ئەو هیلاکە گیانی پاک بۆتە بنزین و گاز و ئەمانە مامە گیان آخر قەینا بۆ بە ئەبوو تاج کاکە من هەروەما وای سێنم وای فرۆشم هەر بەخوا نزیکی خۆم هەر ئاوا بڵێن تۆزێ لەولاترەوە کە ئەو نە ئەڕۆی کابرا بیتێنەکەم تێنم ئەی کردە ناو جلیکانەکەی تر کە 20 لەترەکەی یعنی پێنجەکەی لە 4 دانەیە جلیکانێکی لێ پڕەکرد ئەمجار ئاگاتان لێ بێت فێڵ لەو کەسە نەکەن کە کرێکاریتان بۆکە یا ئیشتان بۆکە کاکە گیان ئوعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کرێکار حەقەکەی بدە پێش ئەوەی عرقەکەی وش بێتەوە خانووەکەی ئەگەر نیتە مەیکە بۆ پارەی کاشی وەسا و کاشی و عەمەلە نادەی بۆ پارەی ئەبوو لەبغ نادەی بۆ پارەی ئەبوو بلۆک نادەی بۆ پارەی چی و چی و چی و چی و چی ئەمانە نادەی ئەمانە هەموویان عەلا بابەڵان تۆش دوو قەسری دووقاتی و سێقاتی ئەەکەیت و ئەوانە بۆ حەقەکەیان نادەی آخر بۆ فێڵەکەی ئەی وەڵی سەر نیمەوەمانە ئەی بۆ کردت ئاسەی کە خەڵک چۆنە بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن فێرمانەکە ئێمە چۆنە تۆ کرێکارێک ئەگری دائما بەزەیتان بەو کەسانە بێت ها ئەوەی کرێکاری کەم یعنی ئەوانەی کە بۆ منە کەریم کابانێکی شتێکت بۆ بارەکە ئەیتێرێتەوە کابرا ینی زۆر خۆشە ڕوود لەگەڵا خۆش بێ ئێستا کرێکەشی بیت و تووسی چاوپۆشیشی لێ بکەین لە ڕبعێک زیاتر یعنی شتێک یعنی ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئەوە زۆر کەمە بەڵام لای خوا زۆر گەورەیە نۆیەم ئەهلی ئیمان قەت تجارەت و بازرگانی و معاملە مەشغوڵیان ناکە لە زیکری خوا کاتی بانگ هات نوێژەکەن کاتی جمعە هات ئیشەکەیان ئەوێسێنن ئەڕۆن دەسەکەنن نوێژکردن رجال خوای تعالی باسی ئیماندارانەکە فەرمێ پیاوێ لێکن رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله نه تجارت و نه بيع لە زیکری خوا مەشغوڵیان ناکە کاسبی بەڵێ هەندێک لە پیاوچاکان من ناڵێم وابن ئێوەش مەرج نییە گشتی وابێ بەس هەندێک لە پیاوچاکان چەپشەکەی بەرزۆ کردێتە ئاوا یعنی لە کاتێکا کە ئیشی کردو حەدادی کردووە ئاوای کردوتێتی ئەڵڵاهو ئەکبەر نەیداوەتە سەرینەکە داینا و ڕێ بۆ نوێژەکەی من ناڵێم ئاوا بە تۆ هەموو کەسی ئاوا بێت چونکە من لەو کەسانە نیم کە لە خەیاڵاتا بژێم من لەو کەسانە نیم کاتێ باسی نمونەیەک ئەتێرمەوە ئەیکەم بە نمونە بەسەر هەموو ئومەتی ئیسلام من لەو جۆرە کەسانە نیم من قەناعەتم بە واقع هەیە من ئەڵێم تۆ پیاوی دنیا بۆ پیاوی ئاخرەت بە بۆ ئاخرەت ئیشکە بەڵام ولا تەنسە نەصیبەکە من الدنیا هەنێک کەسەیە مەسەلەن بۆ کتابێکە خوێنێتەوە باسی لەیلەة القەدرەکە و ئەجری لەیلەة القەدر و پیاوچاکان باسی عالمێکەکە ئەڵێ عالمێک حتا بەیانیش نوێژی کردووە ئەویش ئەوێ بەسەر ئام خەڵقیە تەطبیقی کە ما ئەوە سەدخوا با نوێژ زۆر بکەین نوێژەکانمان درێژ بێ ئێ با بەقینا ڕاستە بەس تۆ ئیمامی شافعی مێنە سەر ئەم خەڵکە تەطبیق ئەمە ئەگەر نوێژەکە یەک تۆز درێژ بێتەوە وەرەی ڕۆکێ ئەمە یەکەم جارێک چیتە مزگەوت دڵی گەرمە بێت کاتێک دائما ئەو جۆرە کەسانەی کە حەز لە باری قورسەکەن ئەتوانن بۆ خۆیان بەتەنیا لە ماڵا 10 کەس 15 کەس دانشن هەتا بەیانی نوێژ بکەن بەس ئەوانە بۆ ناو مزگەوت ناشێت چون مزگەوت هی عامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر لە مزگەوتا بەرنوێژیتان کرد بۆ مسلمانان ئەفەرمێ سووک بیکەن چونکە تایەتی پیرە تایەتی نەخۆشە تایەتی ئەنواع و ئەشکاڵی تایە هەیە تەحمل ناکە
بجوري خلقك بلان بو خود برو حسيكي في غمري خاص الله صلى الله عليه وسلم ركعتا سوره بقره ال عمران نساء شخندو توش بو خود بيك وهي قريتي قبولك بويا من واقعين من ناوي يكسرتو يعني لا شكتا عملت كديك باني دا درجه كذا خبرنا بلان اليوم اهمال مكه نيوجكت اهمال مكه جماعتك اهمال مكه جمعه وجماعتك اهمال مكه دائما ضل لا يذكر بيد ضل لا اخوابه برزان ديام صدقه كردن لتجاره الاخيره يسبون من امرو بسوين جزار در كذا يكاك هزاري بدر اخوا بينصتي بدر اخوا بينصتي بدر اخوا يتربى حرش يوازيك لصدقه حرش شي حازره لو دقه شي حازره لو دقه بيك جاي واحد فقير يتي ثلاث بس من الرؤيا جاي واحد كسيتيت تو ام تشتبون من باي بين جزاره تو اي فروشته 5000 واي جو 5000 كاي بعد واي بينصتي بو قرين تو زاني فقيره تو هر ما بس تشت ليره خيرك ما بس تونيه خاطري او حد ما بس خيرك بينصتي بو قرين تو هزاري بو قرين تو يعني بكرديكي صدقي روجانن زور مهمه بو بركه خصنا و كاروهين في غمري قاص الله صلى الله عليه وسلم ما نقصت صدقه من مال حر مالي صدقي لي قد كمناك ضلنياب ينزم اسراف مك قد ايستو حمق دبي مصل بي ها يتبنى تازقان نايرم شو نايرم بينهم اماني واسا حميان مليونير ومليار ليرم اگر امانه بي اسراف مك ميل من على زياده الريبكا ميل جنك زياده الريبكا زياده الروي بشتي دوله ما كان اشكينيه وبشتي مال اشكينيه بركتنا الى ماله قال تعالى القران في روزه افرميه ولا تسرفوا ان الله لا يحب المسرفين اسراف ما كان خوي تعالى خش بمسرفه كان ناي ان المبذرين كانوا اخوان الشياطين او انا اسراف كان براي شيطان يتعقرد بوي اغاتن اخوتن ب ودوانزيم برزان شكري خوي پروردگار بك لسر او نعمتي كيفيتي داوا يسا باران نباري يسا قومن بخوا او پارچز او نزويمني لكردستان او انا حيوان يكي شمنية حر لم يروليه بقرا حتاوك ومانغايك وحشتريك نيم بلام سجدي شكر بخواي پروردگار كدو لبروي فلان وفلان عرض يعني هي زرعات يعني وحيوان يعني هي بو خسارنا كان شو امانه اهلي خيرا من اي ناسم كاتي من عليهم خير بو مزقوت لحموك سزوتر تينا ناو كاتي عليهم اي شلون شكري من سجدي شكر امام لبروي اوان رزقك يعني برفران اي خوان ابي تشني بيبن خوان ابي شكري خوابكن ابي شكري نعمتي خوابكن قد لبيت ان شيء لئن شكرتم لازيدنكم شكر بكن زياده كم بوتان بلام خوابنا من دا شكر نكي خواليتي سينيتوا بويا شكري خوای پروردگار بکن داوا كرم لخوای پروردگار بخاطرنا وجوانا كان خوي رحمن بيبكا يا ربي لو كسانا بين كمعامله وكارو كاسب كان من حلال ابي يا ربي خويا بخاطرنا وجوانا كان خوي بخاطر اسمي عظمي خوت يا رب العالمين كردستان لهمو بلا مصيبتك بدور بقرا يا ربي خير ونعمته وبركته خوت من بسرع بالرجاء هذا شلون بيكجر كان تلفونه بابا تو زاني من ملاي مزقوت ماونا مزقوته لا حول ولا قوه والله ما قال حبيك وجر موت وجر موت داوا كرم خوي تعالى وخاتنا وجوانا كان خوي اصلاح من كا هدايه من بدا نور ايمان خات ظلمانه يا ربي خويا والله كان من بقول روبي قرنوا ولا اخوت يا رب العالمين خويا امتوان من زور ظلمان شلكي زور قلتوا خويا بخاتنا وجوانا كان يخوت بم رحمتي قدروا بم باراني كخوت داد بزان لمكاتا يا ربي ظلماني في باكروا ظلماني في سبيكروا يا رب العالمين يا ربي خويا بمان قرنوا ولا اخوت قرانا ويكي باش يا رب العالمين يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت رحم بمال مان بك رحم بمنال مان بك رحم بخزانه كان مان بك رحم بهاوسره كان مان بك يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت رحم بدايك وباوك مان بك رحم ببراو خوش كان مان بك يا ربي خويا رحم بمردو كان مان بك بدا بيران وبا بيران مان يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت بخات الاسم عظم يخوت خويا اندم شلون لا اجري جهنم بباريزه يا ربي خويا كردستان لبلاو مصيبه بباريزه يا ربي خويا امن واسايشي تيا برقرارك يا ربي خويا قاتو قريمان لنا ونيلي جراني من لنا ونيلي يا ربي كشتارو فتنه ودوبركي من لنا ونيلي يا رب العالمين خويا كاربدستاني امولات دات فروركه تشاكيانك اصلاحيانك خرافكان بقرينا وبلاي خوت يا رب العالمين
بچاکی بباشی یا ربی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت ڕشدیان ببەخشە خوایە بتوانن دەربازمان کەن لەم شەڕ و فیتنەیە کە ئێستا هەیە یا ربی خوایە عقلێکی باشیان پێ ببەخشە بۆ ئەوەی ئەم ملەتە دەربازکەن تووشی شەڕ و شۆڕمان نەکەن یا رب العالمین یا ربی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆ ڕحم بە زانایانی ئومەتی ئیسلام بکە قسەی حەق بخەرە سەر زمانیان یا رب العالمین خوایە زانایان وا پێ بکە بیان کە بە چرا و خەڵک شوێنیان بکەوێ یا ربی ڕێگا بۆ خەڵکی ڕووناکەنەوە یا رب العالمین خوایە زانایان نەبنە سەبەبێک کە خەڵکی بەرەو جەهەنەم